باز لە فۆتۆەکەین باسی سێلفیەکەین کە ئێستا زۆر باوە و باسی کاریگەری خراپی وێنەی سێلفیەکەین لە کوالەتی یادەوەریەکانمان ئێمە هەموو کاتێ هەر لە کۆنەوە کە وێنەیەکمان چرکاندووە بۆتە بەشێک لە یادگاریمان و لە ڕابردووە هەتاوەکو ئەو کاتانی کەیتر بۆنەوەکانی ترمێنێتەوە بۆتە بەشێک لە یادگاریەکان لە ئێستا بەوەی پێشکەوتنی تەکنەلۆژیا و هەر یەکەمان خاوەنی ئامێرە زیرەکەەکانی ئەتوانین لە ڕێگەی وێنەی سێلفیۆ کە خۆمان وێنەکان ئەگرین بەڵام ئەم وێنانە تا چەند نەبێتە بەشێک لە یادگاری وە و کوالێتی کە هەیەی وەکو ئەو وێنانی کە هەیە کە ئێمە پێشتر لە ئەلبومەکانە هەڵماگرت بوو بەشێکن لە یادەوەریەمە ئەمە بەشێک بوو لە بابەتە سەرچەکەمە و بەشێکیش باز لە لێکەوتەکانیەکەی ئەم لێکەوتانە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی کەسی تاک خۆیەوە لە ڕووی ئەو کەسانی کە زیاتر بەیەکۆ هۆگریەکن و بەردەوام ئەم وێنانە ئەگرن تا چەند کاریگەری خراپی هەیە و کاریگەریە باشەکانیشی خۆی لە چابینێتەوە گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێ پرۆفسۆر یاریدە دکتۆر پاڤێل جەمیل وەکو مامۆستای ڕاگەاندن کە بەڕێستانی ئێستا لە ستۆدیۆ لای منیان زۆر بەخێر بێت. زۆر سپاس بۆم دەرفەتە. زۆر بەخێر بێت. باسی وێنەی سێلفیەگری و زۆر کات ئێستا بۆتە شتێکی باو بۆتە خوش لای زۆری نەمانیانی ئێمە چکە بەردەوام مۆبایلەکەمان پێ هەر لەر کاتێکا بێت ئەوە بێ کۆستاوی نەڵی وێنەیەک بگرین. بەڵام ئایا ئەم وێنەیە ئەبێتە بەشێک لەو یادیگەوەریانی کە ئێمە لە ساڵانی پێشترا لە ڕێگەی وێنەکانەوە هەمان بوو؟ زۆر ڕاستە ئێمە ئەگەر باس لە وێنە بکەین بەعام طبعاً وێنە جۆری زۆرە هەر لە وێنەی کێشراوە تاوەکو وێنەی فۆتۆگرافی هەر تاوەکو وێنەی جوڵاو واتا بە هەموو جۆرەکانەوە وێنە یعنی چۆن ئەڵێ جۆرێکی زۆری هەیە و هەر یەکێکیش لەمانە ئەرکێکی تایبەت بەخۆی هەیە یعنی بەپێی جۆرەکانی وێنە ئەرکەکانیشی ئەگۆڕێ دیارە بەپێی هەر لە دروستبوونی مرۆڤایەتیەوە مرۆڤ ئاشنایە بوێنە هەر یەکەم جار بۆ دەربڕینی ئەو بابەتانی کە لە ناخیا بۆ ئەو بابەتانی کە ویستێتی دەری ببڕێ لە ڕێگەی وێنە کێشانەوە بووە پاشان تاوای لێ هاتووە کە چەنەڵ ئختراعی کامێرا دروست بوو وای لێ هاتووە کە وێنەی فۆتۆگرافی دروست ئەبێت ئەمەش جارێکی تر هەر بۆ ناوەستێ کە هەر لە وێنەیەکی چۆنەڵی وەهایە بێت کە کەسێک وێنەوە بۆ بگرێ کارەگاتە ئەوەی کە لەگەڵ گەشەسەندنی تەکنەلۆژیایە مۆبایلی زیرەکەوە سێرەکەین وێنەی سێلفیش ئەم بوارەش گەشە پێیرە ئەمە مانای وانە وێنەی سێلفی بابەتەیە بەڵکو لە 1926 وێنەی سێلفی گیراوە کە خێزانێکی بەریتانی بوون کە ویسیانە وێنێکی خێزانی بگرن لە ڕێگەی دارێکەوە کامێراکان بە شێوازێک نەسب کردو و وێنەی خێزانەکان گرتووە بەڵام لە 2002ەوە سێرەکەین وێنەی سێلفی ئەم بابەتە زیاتر پەری پێیراوە چۆتە ناو هەموو بوارەکانەوە یعنی تەنانەت قسەی زۆری خۆ چیرۆکی زۆریشی بەدوای خۆیان هێناوە چۆتە ناو بواری مەسەلەن سیاسیەکانەوە وێنەکەی باراک ئۆباما چۆنەڵێکێکە لەو وێنانی کە زۆر کاردانەوەی یایەوە کە و کاتێکە نێلسۆن ماندێلا کە خەڵاتە کرێ کە ئەوان خەریکی وێنەی سێلفین یاخود تەنانەت لە کابەی پیرۆزیشا کە پێشتر ئایکۆنێک نەبوو بە ناوی ئەوەی کە وێنە نەگیرێت تا ئەو کاتەی وێنەی سێلفی ئەگیرا لەلایەن ئەو کەسانی کە ئەچون بۆ فەرزی حەج و تاوای لێ هاو ئەم ڕەمزە دروست بوو هەڵواسرا کە وێنەی سێلفی نەگیرە چۆتە ناو هەموو بوارەکان ئەوە لەسەر بواری تاک ئەوە هەر زۆر فراوانە کە ئێمە باس لە وێنەی سێلفێکین هەر چرکاندنی وێنەیەکی شخصی یاخود کەسی نییە یاخود کۆمەڵە کەسێک نییە بەڵکو ئەم بابەتە ڕەهەندی یاخود باگراوندێکی قوڵتری لە پشتەوەیە یعنی ئێمە کە وێنەیەکە گرین وا هەستەکەین تەنها چۆنەڵی وێنەیەکە و تەواو بەڵام سێرەکەین لێکەوتەی دەرونی لێکەوێتەوە خێزانی لێکێتەوە کۆمەڵایەتی لێکێتەوە نەفسی لێکێتەوە تەندروستی لێکەوێتەوە چەنەها کێشەی بەدوای خۆی هێناوە یعنی ئەم بابەتە لەگەڵ ئەوەی بابەتێکی نوێیە بۆتە جێگەی سەرنجی توێژەران کە ئێستا توێژینەوەی زۆر لە بارەوەکەن کە دەرەکەوێت ئەم بابەتە هەر تەنها لە وێنەیەکە نامێنێتەوە بەڵکو لە شێوازی بەکارهێنانەکەی ئەگاتە حاڵەتێکە لایانی باش و لایانی خراپ بەدوای خۆیەوە زۆر باشە دکتۆرە ئەمە قسە لەسەر بابەتێکی زۆر گرنگ کە ڕەنگە لە ڕابردووە ئێمە کە سەردانی هەر ماڵێکمانە کرد ئەلبومی وێنەکانیان هێنا و باسییان لە یادەوەریەکانیانە کرد بەڵام لە ئێستا بە حکمی بەرەوپێشوونی تەکنەلۆژیا هەموو وێنەکانمان زۆرینیان لە نێو ئامێرە زیرەکەکانمانە بوونیان هەیە بابەتە سەرەکیەکەی ئێمە باز لە کوالیتی یادگاریەکانمانەکەین بەڕێزت بۆن ئەم وێنانی کە لە ڕێگای ئامێرە زیرەکەکانەوە ئەگیرێت لە ڕێگای مۆبایلەکانەوە چ سێلفی بێت چه وێنەی تر بێت بۆ نمونە لە کوالیتی یادگاریەکان کەمەکاتەوە ئەتوانین بۆ نمونە ئەمانە دواتر
هیچ یادەوەریەک نەمێنێت لەنێو ئەم مۆبایلە زیرەکانەیە. ڕاستە ئێمە تەبانەکە باس لە وێنە بکەین وێنە بە زیندوهێشتنەوەی یادگاریەکانە وێنە ئەتوانین بڵین هەموو شتێک لە یادەوەری ئێمە لەناو ئەچێت و نامێنێت تەنها وێنەکان یعنی ئەبن بە چۆنەڵی خاڵێک ئەمە ئەخاتو ئەو حاڵەتی کە پێشتر بەسەریا تێپەڕیمین یا زۆر جار ئێمە بابەتەکانمان بیر نەماوە بەڵام لە ڕێگەی وێنەیەک و ئەچینەوە ناو ئەو یادگاریە وەکو ئەوەی کە لەو کاتەیە ببێت بەڵێ ئەوە بابەتێکی ڕاستە یعنی ئێمە زیاتر جاران خەڵکەکان ڕۆحیانەتر بیریانە کردەوە بەو شێوازەی کە ئەگەر کەسێک لە خێزانەکان بووە وێنەیەک ئەمنە ڕەمزێکی گرنگ بوو یاخود ئەوە پیرۆز بوو لەلایەن بە تایبەتی وێنەی ئەو کەسانەی کە لەلای ئەوان سەرگەورەی خێزانەکانە ننکیانە باپیریانە یا بە هەر شێوێک تەنان وێنەکان ئەوە بە بەرزی لە ماڵەکە هەڵەواسی ئەتر نزیکە بۆ لە سوچی سەقفەکەوە ئەمانای ئەوە بوو کە ڕەمزێکی گەورە بوو یعنی چۆنەڵی گەورەیەکیان هێشت بووە لە ڕێگەی وێنەکەەوە و ئێستاش بە ئێستاشمانە ئەو کەسانی کە زۆر ئازیزن لە دڵمانیا ئەمانە بەردەوام ئێمە ئەو پەیوەندی ڕوحیەمان هەبێ لە گەڵیانە وێنەکانیان هەڵەواسین بە جۆرێک کە دایمە لە بەردەممانە بن. و لە پێشتریشە ببوو بە کللتورێک کە ئەچوویتە هەج ماڵێک لەگەڵ چاو چۆنەڵی شەرەس و خواردنەکە ئەلبومەکانیشان هێنا سێری یادگاری کۆن و کە کاتەکە ئەبوو بەوەی کە زیاتر بابەتی خۆش و بابەتی یادگاریەکان باسەکرا بەڵام بەداخەوە ئێستا زۆربەیە چێتە ناو زاکرەی مۆبایلەکانەوە کە لەبەر هۆکارەکەشی چییە ئەوەیە کە ئێمە ئەوەی زۆریمان هەیە چۆنەڵی یعنی لە کوالیتێکی دابەزیەوە بۆ مانایی کە ڕەمز و بەهاکانی کەم بۆتەوە ڕاستە وێنەیەکی زۆر ئەگرین بەڵام بەهاکەی کەمە لە لای ئێمە هەموو شتێک بۆ شێوازەیە یعنی ئەگەر ئێمە شتێکی کەممان لە بەردەسا بێن بەهاکەی یاخود نرخەکەی لە لای ئێمە زۆرە یعنی جاران ئەگەر کامێرەیەک هەبوایە بە مناسبەیە یعنی وایە کەسێکی شارەزا کەسێکی پسپۆر بیتوانێت ئەو وێنەی ئەو بگرێت یعنی هەموو کەس نەیەتوانی ئەو وێنێ بگرێت چونکە خۆتان نەزانن ڕێخستنی ئەپاچە و شەتەر و ئایزۆ ئەوانە کارێکی زەحمەت بوو بە تایبەتی لە کامێری ئەنەلۆگا وەکو ئێستانە بوو مەسەلەن تۆ کامێرێکی دیجیتالی و لە بەردەسایە کە خۆی هەموو ڕێخستنەکان و بۆکە بۆ سێرەکی لە جاتی وێنەیەک 100 وێناگری بەڵام یەک وێنەی لەوانەیە باش دەرچێ لەوانەیە شەرتیش نییە چونکە ئەوە بە دیقەت و ئەوە بە شارەزاوی ئێمە وێنەکان ناگرین بۆیە لە بەهاکەشی کەمە بێتەوە ئەو وێنەیە بەڵام جاران چۆن بوو مەسەلەن کە وێنەیە کە گیرا ئەم وێنەیە مەهارەی یاخود زیرەکی وێنەگرەکەی تایە بەرجەستا بوو وەکووا بوو ئەم کەسە چۆن وێنە کێشێک بە فڵچە و بۆ یاخەکەی وێنەیە کێشە ئەویش ئەها و زیرەکی خۆی خستەنا ئەو کامێرێ و ڕێخستنی ئەپاچە و شەتەر و هەموو ئەو شتانی بەدەستی خۆیە کردکە نرخی ئەو وێنەی ئەزانی بۆیە خەڵکەکانیش بە هەمان شێوە نرخی ئەو وێنیان لابوو بۆیە زۆر بە باشتر لە هەموو ماڵەکە وێنەیە کە بوو شۆرابێتەوە هەڵواسراوێ بەڵام لە ئێستا هەمووان حەز بەواکەین وێنەیەکی جوان بگرین بۆ پرۆفایلی فەیسبوکەکەمان بە ئینستاگرامەکەمان بۆ سۆشیال میدیاکانمان بێ بەڕاستی کەواتە بەپێ قسەکانی تۆش بێت بەهۆی سێلفی و ئەم ئامێرە زیرەکانە و کوالیتی وێنەکانی شکەم بۆتەوە بەتەکید یعنی هەر وێنەی سێلفی و باسم کرد لێکەوتەی زۆری یەکێک لەوانە ئەوەی بەڕێز باس کرد لە ڕووی کوالیتی ئەو وێنانە و یاخود بەهای وێنە کە کەمی کردوتەوە یەکێکی تریش کێشەی خێزانیە یعنی سیرەکەیت بۆ نمونە ئێستا هەمومان مۆبایلمان بەدەستەوەیە بەڵام وای لێ هاتووە کە بە ئاسانی بتوانین ئێمە وێنەی خۆمان بگرین کە زۆر جار ئەم وێنەیە ئەوە زۆر بەکارێن هەموو شتێک وایە کە ئێمە زۆر بەکارمان هێنا ئالوودە ئەبین پێوەی کە ئالوودەش بووین ئیتر وای لێت لێکەوتەی خراپەکان لێرەوە سەر هەڵەیە یەکێک بەهۆی ئەوەی کە چۆنەڵی بابەتێک هەیە بە ناوی نێرجسی یاخود ئەنانیت لە مرۆڤ سەر هەڵەیە خۆت ئاگاو لە خۆ نییە بەڵام لە ئەنجامی ئەو نەوێنەگرتنی خۆتەوە وای لە خۆتەکەی یعنی خۆت خۆش زیاتر خۆش ئەوێ بە شێوازێک کە یعنی ئەبێتە پێوترێ نێرجسی کە زیاد لە حەدەوە تا خۆشەویستێکی زیاد لە حەد بۆ خۆت کە ئەمە ئەبێ بە ئالوودە ئەبی پێوەی جاری وایە ئەگەر بێت و تۆ وێنە بگری بە پێی مناسەبە لە حەدی خۆیان هەموو شتێک لە سنووری خۆیان ئەمە ئاساییە بەڵام کارەگاتە ئەوەی کە لە ڕۆژێکە 20 وێنە 30 وێنی خۆی ئەگریا کە ئەمەی وای لێ وردە وردە ئەم کەسە تووشی کێشەی دەرونیە بێ چونکە وردە وردە خۆی ئیتر لەگەڵ خۆیان ئەبێ بە شەڕی لەبەرەوەی کە تۆ کە وێنەی سێلفی ئەگریت ئەو لە نزیک زۆر لە نزیکەوە وێنەکە ئاگری بۆیە ئەو بابەتانەی دەموچاو کە بەرزیتیایە زیاتر زەقە بێتەوە عادەتەن ئەو شوێنانە ژلوت و ناوچەوان و ئەو شوێنانەیە بۆی توێژینەوە کراوە ئەو کەسانی کە سەردانی چۆنەڵی نەخۆشخانەی جوانکاریەکانیان کردووە زۆربەیان
بەهۆی وێنەی سێلفیەوە بووە کە ئێستا ئەم هەموو فلتەرە جۆرا و جۆرەش هەیە کە ڕاستی بەکاری هێنین ڕەنگە زۆر کاردیترە و تۆ نەبی هەستەکەی کەسێکی ترە بالضبط یعنی وای لێ هاتووە ئێستا خەڵک هیچی خۆی بەدڵ نییە یعنی من زۆر جار ڕوبەڕووی ئەمە بوومەتەوە لەگەڵ مەسەڵەن کۆبوونە لەگەڵ هاوڕێیە لەگەڵ خزما لەگەڵ خێزانی خۆما یعنی کەس تااقەتی نییە بە چۆنەڵی بە کامێری احتیادی وێنەی خۆی بگرێ کەس خۆی بەدڵ نییە ئیلا بێ فلتەرێکی چابێ اینجا فلتەرەکانیشان بەدڵ نییە ئەگەڕێن نە ئەم فلتەرە جوانترە ئەم فلتەری تایبەت بەخۆی بەداخەوە تەنانەت کارەگات ئەوەی کە هەر لەسەر ئەو کوالیتی یادگاریەکان کە نامێنێ یعنی یەکسەر لە شوێنی خۆیان وێنەکان ئەسڕنەوە يعني ناقات أويكا يعني أو نخوي بلاوة ناشرين أبيات الله نا يكسر إسرته لشوني خواي ويني تر أقرب دعاء كأما خوي للراستيات شيء موضوعك كخوي بيني وبفلتري سنابكوا لناخي خويا خوي ليبو بوش قلا جوانا يعني كخوي أبينات تحملي ناكا ياخد ماشكي تقبلي وناكا كخوينا أو هم تشرشة بدا مشاوه ياخد أو شقلا أو نبوة بو يكسر شيكا لناخي خويا من خوي بجوانا زاني كوينا كأبينات تحملي ناكا إسرتوا كأما كارجات أوي كيتر روبري أو بكا زورترين جوان كاريبكا بشوازك شنها نخوشي وشنها لك وتخرابي تربدوا إخوة هنا أصلا فلترة كابن بولاي فيزيشكي كي جوان كاري لو كون بولاي والله بدأ يعني أول شيء كي زور خطرة چونك دواجار أبي بوكاليك براستي يعني لا هموش تيج لسروشتي خويا جوانا راستا يعني جواني جوانا شون الله بلام أبد لسروشتي خويا به بشوازك نبي يعني زور جار راستا لوانيا أو كساس أو فلتري سنابكي بلاو جوان به بلام دواجار كسي كتير كسيري أكا هسا كاكا مشتكي صناعية يعني كهرشتكي صناعي بو أجر جوانيش به بلام بهاي كما يعني لا روي بهاوة بهاكي كما چونك هستكي أمشتا چون اللي دروس كراوة بويا لبهاكي كما بيتا زور باش لەوانەی تر بابەتەکانی زیاتر پێرز و بە خانمانەوە بۆ جوانکاری و پیاوانیش بە هەماشەوە با باسی لێکەوتە خراپەکانی تری بکەین وەکو لایەنی کۆمەڵایەتی وەکو لایەنی کەسی ئەو کەسە خۆتی خۆیکە وەکو گرفتی دەرونی زۆر جار بۆی دروستە بێ وەکو لایەنی کۆمەڵایەتی چه گرفتێک دروستەکە ئەم وێنانە زۆر جار بینومانە لە کەیسەکانی دادگاشە با ئەمە بچینە و لایەنەشەوە لە ڕێگەی وێنەیەکی سێڵفیەوە کە کەسێک کردوێتی و کەسی کە بەکاری هێنا و کەسی کە بەکاری هێناوە کێشەیەکی کۆمەڵایەتی دروست بووە ئەمە تا چەند بۆ تەگرێت چونکە شتەکە بۆ بەخوو ڕۆژانە بەکارێت ڕاستە طبعا لە ڕووی کۆمەڵایەتەوە لێکەوتەی زۆری هەیە یەکێک لەوانە ئەوەی بەڕێز بوو کە باسە کرد لایەنێکی تریش دروستبوونی دڵپیسیە بە جۆرێک کە ئەو کەسە ئیتر خانمەکە بێ یاخود چۆنەڵی پیاوەکە بێ لە کاتی وێنەگرتنێکی زۆری سێڵفیە چونکە ئەم وێنەگرتنە هەر بۆ نامێنێتەوە پاشان خطوەیەکی تر هەیە کە بڵاوکردنەوەیەتی لە سۆشیال میدیایە بۆیە کەسی بەرامبەر وا هەستەکە کە ئەم ئەو کەسی بەرامبەری ئیهمال کردووە یاخود دڵپیسی لا دروستەکە کە شتێکی تر لە پشتی ئەم وێنەگرتنانەوە هەیە چەنەها کێشەی کۆمەڵایەتی و کار گەشتۆتە یعنی جابوونەوە بەهۆی وێنەی سێڵفیەوە کە ئەمەش هۆکارەکە ئالوودەبوونەکەی یعنی تۆ ئەمنی ئالوودە ئەبی کاتەکانە زیاتر بۆ وێنە سێڵفیەکانە چونکە خۆ ئامادەکردنی ئەوێ پاشان کە تۆ ئەو نە وێنە گرت خۆی مرۆڤ چییە مرۆڤ بوونەوەرێکی سایکۆلۆجیە پێک هاتووە لە هەست و نەست بۆیە هەمیشە هەستەکانی زاڵە بێت لەو کاتانەی کە چۆنەڵیت نمایشکارێکە بینێ یاخود کەسێکە بینێ حەزی بە لاساییکردنەوەیە بۆی زیاتر ئیتر ئەکاتە مەرحەلەکان ئەڕوایەک بە دواییەکانی ئێمە کێشەی سایکۆلۆجیا خود کێشەی نفسی چییە ئەوەیە کە بە دوای یەکا وەکو زنجیر ئەڕوا لە مەرحەلەیەکە نامێنێتەوە یعنی ئەگەر ئێمە هەست بە ئەو کێشەیە نەکەین هەمومان طبعا ئێمە نەخۆشی دەرونی و کێشەی دەرونی هەیە بەڵام هەمومان کێشەی دەرونیمان هەیە نەک نەخۆشی بەڵام ئەگەر لە کێشەکە لە نقطەکەی خۆیان هەستی پێ نەکەین و خۆمان یاخود کەسانی چواردەورمان کە پێمانەڵێن ئێمە نکۆڵی لێ بکەین کار ئەڕوا بەرەو نەخۆشی دەرونی بۆیە ئەمە لێرەوە نقطەکان سەر هەڵئەیان یعنی کە ئەڵین کێشەی کۆمەڵایەتیەکان چییە ئیتر لەوەیە یعنی کات نەهێشتنەوەیە بۆ خێزان بۆ کەسی بەرامبەر احتیمام نەیانە بە کەسی بەرامبەر چونکە تۆ زیاتر خەریکی ئەم بوارەی دڵپیسیکردنە لەلایەن کەسی بەرامبەرەوە بۆ ئەمیتریان لە هەمان کاتا بڵاوکردنەوەی وێنەکانە کە بە شێوازی لاساییکردنەوەی زۆر جار ئەم لاساییکردنەوەانە کەسانێکن کە لە مثلا بیانین یاخود لە کلتورێکی تران کە ئەمە زۆر جار لەگەڵ کلتوری ئاداب و تەقالیدی کۆمەلگەکەی تۆیان ناگونجە کە تۆ بڵاوی ئەەکەیتەوە جارێکی تر چۆنەڵی وێنەیەکی زەینی خراپ لە ڕووی کۆمەلگاکەتەوە ئیتر خێزانەکەتە خەڵکەکانی چواردەوتە
ئەو کۆمەڵگەیە کە لە چواردەوری تۆیان بە شێوازێکی خراپ وێنەیەکی زیێنی تۆیەکە گەورەترین بەردەمیان گرفتیش ئەوەیە زۆر جارم بابەتە چۆتە لای منداڵەکانیش ینی دایکەکە ئەمنە لە بەرچای مناڵەکە ئەم وێنەی سێلفی گرتووە منداڵەکە فێری مۆبایل بووە لەوانەیە لە کاتێ لە کاتەکانە ئەم دایکە لە کاتێکی نەگونجاوە بێ مناڵە بتوانێت فۆتۆی بگرێ و ئەمە تەکنەلۆژیای بڵاو بێتەوە لەوانەیە ئەمەش چەندین گرفتی دروست کرد بێ من پێم خۆشە باز لەوەش بکەین چەند گرنگە ئێمە منداڵەکانمان فێریان بابەتە نەکەین چکە حساب بەڕاستی مناڵەکان زیاتر دایکەکڵێت مناڵەکەم باشتر لە مۆبایلەکە ئازانێ وەک لە خۆم تا چەند گرنگە ئێمە بەپی تەمەنەکان مامەڵە لەگەڵم بابەتە بکەین ڕاستە طبعا ئێمە گەورەترین کێشەی ئێمە چییە؟ تەکنەلۆژیا ئێمە ناتوانین چۆنەڵی بربەست بین لێی لەبەرەوەی مرۆڤاتی پێویستی بە تەکنەلۆژیا کە بەردەوام بەرەو پێشەوەی بڕوا بەڵام کێشەکەی ئێمە ئەوەیە هۆشیاری بەکارهێنانی ئەم بابەتانەمان نییە یعنی کە بابەتێک گێتە پێشەوە تاکەکانمان ئەوەی هۆشیاری نیە چۆن ئەوەی بە سوود چۆنەڵی بگەڕێتەوە بۆی و ئیسفادەی لێ بکا لەم بابەتە ئەوەی بە زەرەر بۆی نەگەڕێتەوە یعنی ئێمە ئەگەر بێت و بە تایبەتی میدیا مەچەترە گەورەکەیە بەڕاستی کە ئەتوانێت لە ڕێگی ئەم بەرنامانەی بەڕێستانەوە کە زۆر گرنگە بەڕاستی ڕۆڵی زۆری هەیە لە ناو کۆمەڵگەیە چونکە هەمومان کەسانێک نین لە بواری زانستی مرۆڤایەتیە چۆنەڵی زانیاریمان هەبێ هەر یەکەو لە بواری خۆیان بۆیە زانیاریەکان ڕاستە لەوانەیە ئێمە باز لە بابەتێک کەکەین خەڵکانێک بڵێن ئەم بابەتە بابەتێکی سانە خود بابەتێکی ئاسانە ئەمە شتێکی وەهانیە بەڵام کە سیر ئەکەیت لە دوجارە بابەتە ینی چۆنەڵی بابەتێکی زۆر گەورە و قوڵ لەگەڵ خۆیان ئەهێنەیە کە چارەسەرکردنی زەحمەتە ئەگەر وەهانیە ئەی ئەم هەموو تونند و تیژە چیە ئەگەر وەهانیە ئەی ئەم هەموو جابوونەوە ئەو هەموو کێشە و ئەم هەموو ینی قەیران و ئەم هەموو بابەتانە چیە کە ئێمە بەردەوام ئەی بینین و گوێمان لێ ئەبێ و ینی ئەی بیستینەوە کەواتە نەبوونی هۆشیاریە بۆیە مناڵیش مادەیەکی خامە مادەیەکە ئەو هیچ شتێک نازانە یعنی گەورەکان فێریەکە اینجا شەرت نییە لاچێ لە بە شێوازێکی چۆنەڵی ڕاستەوخۆ فێریکە یاخود بە شێوازێکی ناڕاستەوخۆ کە زۆر جار ئێمە خۆمان بابەتەکە ئەنجامین ئەوان لە ئێمە وەرەگرنەوە چونکە ئەوانی جارێکی ترک و باسم کرد وەکو هەموو مرۆڤێکی تر حەزیان بە لاساییکردنەوەیان و بە تایبەتی لاساییکردنەوەی گەورەکانیان بۆیە بەڵام مناڵ چۆنە توانای شرۆڤەکردنی بابەتەکەی نییە یعنی مرۆڤ تاوەکو نەگاتە تەمەنی 18 ساڵ تەنها چۆنە بیرکردنەوەی سوەریە یعنی مناڵ بیرکردنەوەکانی سوەریە وێنەیە یعنی بەس تەنها بابەتەکان ئەبینێ و وەکو وێنە و خەزنیەکە لە مێشکە توانای شرۆڤەکردنی نییە بزانێ ئەم شتە بۆچی وەهایە بەڵام گەورەکە دیارە کە وێنێکی سەلفیەگرێ ئەزانێت چۆن ئەیگرێ بۆچی ئەیگرێ ڕاستە ئەم وێنەی گرتووە بەڵام لەکوێ بڵاوی ئەکاتەوە کێ بیبینێ یاخود کێ نەیبینێ بەڵام مناڵ ئەمە نازانێ کە وێنەکە ئەگرێ ئەو بەبێ ئەو بیرکردنەوەیە ئەوە تا بم شێوازە چەنەها چیرۆک هەیە کە مناڵ لە ڕێگەی مۆبایلەکەەوە وێنەی گرتووە یاخود بڵاو بۆتەوە بەهۆی مناڵەکەەوە چەنەها کێشەی تری تەنانەت کوشتنی لێکەوتۆتەوە کە ئەمانە هەمووی لێکەوتەی خراپن بگمان وەکو تۆ باسی لێوە کرد ناکرێت ئێمە کارێکی لەو شێوازە بکەین کە واز لە تەکنەلۆژیا بینین بە شێوازێکی گشتی بەڵام ئێمە چۆن جارێکی تر ڕوحێکی تر بکەینەوە بە وێنەکانمانە وەکو چۆن لە ڕابردووە وەکو باسمان لێوە کرد ئەچینە هەر شوێنێک لەگەڵ ئەو شتانی کە دائەنرا ئەلبومی وێنەکە ژەهێندا دائەنرایەوە ئێمە چۆن جارێکی تر بمانەوێت کوالیتی وێنەکانمان بەرزترکەینەوە بەبێ ئەوەی کەواز لە تەکنەلۆژی ئەژبێنین بۆ ئەم بابەتە پێویستمان بە چییە؟ طبعا ئەم بابەتە وەکو هەموو بابەتەکانی تر وەکو چۆن کتێب خوێندنەوە کە جاران کتێب خوێنەوە کلتور بوو لە هەموو بەتایبەتی لای گەنجان ینی سەر دەکرد ئەگەر گەنجێک بیویستایە کە خەڵکانی وا هەست بکەن کە ئەمە کەسێکی ڕۆشنبیرە کتێبێک یاخود جەریدەیەکی بەدەستەوە گرت ئەمە ژوا لێ بێت یعنی چۆنەڵی ئەم کلتورە جارێکی تر بگەڕێتەوە وەکو باسم کرد ئیعلام ڕاگەاندن چەترە گەورەکەی یعنی لە ڕێگەی ڕاگەاندن لە ڕێگەی ئەم بەرنامانەوە بڵاوکردنەوەی هۆشیاری لە ڕێگەی کەسانی پسپۆر و شارەزاوە کە لەبەرەوەی ڕاگەاندن ئەچێتە لای هەموو تاکێک هەموو کەسێک ئەیبینێ ئەم بابەتە ڕاستە لەوانێ بە جارێ دوو جار سێ جار کەسەکانمان ئەم زانیاریە بە هەند وەرنەگرن بەڵام لە ئەنجامی زۆر دووبارە بوونەوە بە هەندوەرگرتن و گەورەکردن و بەهادانەوە بەم بابەتە خەڵکەکانیش وردەوردە لە ناخیانە ئەم بەها جارێکی تر دروستە بێت و ئەچێتە مێشکانەوە چونکە مرۆڤەکان بە یەک جار کاریگەر نابن بەو بابەتانە و زانیاریانی کە هەیە بەڵکو یەکەم جار تەنها گویان لێبێ دووەم جار زانیاری لێوەرەگرن
سێم جار فزوڵێتیان لا دروستە بێت کە ئەم بابەتە چییە چوارەم جار اینجا خوان سێرچەکەن اینجاتر وردەوەردەوای لێ سێرچەکەن ئەمە بۆ زۆرێک لە بابەتەکان وایە اینجا دوای ئەوە خۆیان تاقیەکەن و اینجا بڕیارەیەن کە تەمان بەپی جۆری بابەتەکانیش ئەم شێوازی کاریگەریە ئەگۆڕێ واتە شێوازی کاریگەری خستنە سەر تاکەکانمان بە چەند قۆناغێکە و بەپی جۆری مرۆڤەکانیشە چکە مرۆڤمان هەیە ئینکارە یعنی مرۆڤمان هەیە ڕۆشنبیرە مرۆڤمان هەیە خۆش باوڕە مرۆڤمان هەیە بێ ئاگای ئێمە ئێستا کە قساکەین لە ڕێگەی میدیاوە لەم شاشەیەوە چەنەها خەڵک بە تەمەنی جیاواز بە ڕگەزی جیاواز بە ئایدیای جیاواز بە کللتوری جیاواز گوێمان لێگرێ هەمویان وەکو یەک کاریگەر نابن بەم قسانەی ئێمە بۆیە بەڵام لە ئەنجامی ئەوەی کە زۆر دووبارە بێتەوە بەهاکەی چۆنەڵی دەربخرێ کە بەهای ئەم بابەتە لە چیایە ئەو کاتە کەسانیش لەم بابەتە تێگەن و وردە بەبێ ئەوەی خۆیان هەستی پێ بکەن لە ڕفتاریانە جارێکی تر دووبارە بێتەوە یعنی وای لێت ئەگەر بێت و ئەوان لە بەهای ئەم بابەتە تێبگەن کە وێنە چەند گرنگە چەند بە زیندوهێشتنەوەی یادگاریە چەند چۆنەڵی بە کللتورکردنە چەند ئەوەیە تەنانەت چەند مێژووی مرۆڤایەتی ئێمە لە ڕێگەی وێنەکانەوە ئەزانین کە مێژووی مرۆڤایەتی چۆن بووە یعنی بەهاکەی باس ناکرێت کە چەندێک بنرخە بۆیە وردەوردەوای لێ ئەوانش لە ڕفتاریانە دووبارەیەکەنەوە وای لێت لەونی لە مۆبایلەکانیانە بێ لەم و دوا لە مناسەباتەکانە لە جاتی گوڵێک پێشکەشکەن لەگەڵ یا کۆمەڵێ وێنەش ئەشۆنەوە لەگەڵ یا پێشکەشی ئازیزانیانەکەن ئێمە بابەتێک کامرۆ گفتوگۆ لەسەرەکەین لەوانەیە کە باسی وێنەیەکی سێڵفیکیان لە بابەتێکی یاسایە بەس خۆشە بەڕێزی ئاماژە پێە کە چەندین لێکەوتەی خراپی لێکەوتۆ کەواتە لێرەیە ڕۆڵی خێزان تا چەند کاریگەری هەیە ڕۆڵی کۆمەلگا تا چەند کاریگەریە ڕۆڵی میدیا تا چەند کاریگەریە چکە ئەمانە هەمووی بەشێکن لەم بابەتە ڕاستە ئەم تاکە فێر بووە لەگەڵ یا بەردەوام تاقی ئەکاتەوە بەڵام ئەگەر من لە خێزانەکەی خۆمە بەردەوام لەگەڵ کچەکەم کوڕەکەم پێم وت ئەها ئەو تووشی چی بوو ئەو ببوونی ئەوە چی لێ هاو لەوانەیە ئەمە کاریگەری هەبێت سیستەمی خوێندن لەوانەیە کاریگەری باشتری هەبێت کۆڕ و سمینێرەکانی زانکۆ پەیماگەکان لەوانەیە کاریگەری باشتریە بێ میدیا کاریگەری باشتریە بێ بە کۆی ئەمانە وەکو تیمێک ئەتوانی ئەم بابەتە بەرەولایانی ئەرێنی بەرین بەڵێ زۆر ڕاستە طبعاً وەکو باسمان کرد ئێمە کە باس لە مرۆڤێکەکەین لە تاکێکەکەین هەر لە سەرەتای دروستبوونیەوە کە لە خێزانەوە چاوەکاتەوە پاشان ئەچێتە کۆمەلگا دوای ئەوەش ئەچێتە ناو چۆنەڵی خوێندنگە و ئیتر وردەوردە عنی فراوانترە بێ چۆنەڵی بازنەی پەیوەندیەکانی فراوانترە بێ بۆیە ئەمە ئەم پەروەردەکردنە تەنها بە یەک لایەن ناکرێ یعنی لە ناو خێزانە تەنها بەهاکان فێرە بێ بەڵام وردەوردە کە ئەچێتە ناوە ئیتر ها ئاراستەکانیان بۆیە ئاراستەکان لەو کاتەیە چی بێ ئەمیش ناتوانێت بە دەربێت لە خۆی لاباد لە ئاراستەکان بەڵام گرنگترین شت ئەوەیە بە هەموویەوە واتە بە خێزانەوە بە پەروەردەوە بە ڕاگەاندنەوە بە NGO-کانەوە بە هەموو ئەو لایەنانەی کە پەیوەندی ینی تایبەتن بە مرۆڤایەتی باس لە ڕۆشنبیرکردنەوەی مرۆڤ بکرێت لە هەموو ڕوویەکەوە یەکێک لەوانە ئەم بابەتەیە چونکە ئەگەر ئێمە لە میدیا باس لەو کارەسات و ڕووداوانە بکەین کە لە ڕێگەی وێنەیەکی سێلفیەوە چەنەها ڕووداوی ئۆتۆمبیل هەبووە ینی خەریکی وێنەی سێلفی بوون بەڵام لێکەوتەی ڕووداوی هاتوچوی لێکەوتەوە تەنانەت فڕۆکەیەکی F16 کە کەوتە خوارەوە ینی هەموو بەلان و سیر بوو چەند لێکۆڵنەوەیان لە بارۆ کرد هۆکاری کەوتنە خواری ئەم فڕۆکەیەکی بێتەنانە دوای لێ هاو کە خەریب بوو جەنگێکیش دروست ببێ لە ناو ئەو چۆنەڵی سنوورەی کە ئەو فڕۆکەی لێکەوتە خوارەوە دوای چەندێک دەرکەوت لە سنووقەڕەشەکە دۆزیانەوە کە هۆکارەکەی بۆ کە وێنەی سێلفی بووە واتە تەیارەکە وسێتی وێنەی سێلفی خۆی بگرێت کە بۆتە تەوازنی تیارەکە کەوتۆتە خوارەوە ئەم ینی ئێمە کە باز لە تاریکی F16 ینی پارەیەکی خەیاڵیەوە لە هەمان کاتیشا ئەمە شتێکی جەنگیە و ینی ئێمە باسمان کرد وێنێکی سێلفیە بەڵام سێریکە لێکەوتەی چەند گەورە و کارەساتی چەند گەورە بەدوای خوا ئەهێنێ ینی ئەگەر ئێمە بین باسی هەر یەکێک لەمانە بکەین یاخود باس لەو کەسانەکەین کە ئێستا زەحیەی چۆنەڵی جوانکارین ئەگەر بیان هێنین بزانین هۆکاری ئەمە چی بووە کەوای لێ کردووە پل بکێشە بۆ ئەم جوانکاریە بێگومان وێنەی سێلفی ئەبێت چونکە زۆرێک لە توێژینەوەکانە ئەم بابەتە بە تەواوەتی ڕوون بۆتەوە کە وێنەی سێلفی هۆکارێک بۆ ئەوەی کە بابەتی جوانکاری بکە و کار بکاتە ئەوەی کە لانی تەندروستی تێک بچێ و چەنەها نمونەی تریش هەیە تەنانەت کارگەشتۆت ئەوەی کە سیاسیەکانمان یعنی کە ئەچنە کۆڕێ کۆنفرانسێک
سەمینارێک یاخود زۆر جار بۆ هاوکاری کەسان و خەڵکان سێرەکی ئەوەی خەمی وێنەکانە و وێنەی سێلفەکانە یعنی ئەگەر ئێمە سێرچێ بکەین بۆ وێنەی سێلفی سێرەکەین چەنەها وێنەی کەسانی خەڵکی سیاسیمان بۆ ئەهێنێ کە ئەمە بۆتە چۆنەڵی باسکردنێکی زۆریش کە ئەو کەسایەتیە بەهۆی وێنێکی سێلفێەوە ئەو مەهامەی کە بۆی چوە چۆنەڵی لە بەهاکەی کەم بۆتەوە چونکە ئەوەی بۆ وێنەکە ڕۆشتووە بۆ بابەتە ئینسانیەکە یاخود بۆ قەزیە ئەساسیەکە نەڕۆشتووە. زۆر باشە دەست خۆش